بەرحاڵ ئەم پرۆسەیە پرۆسەیەکی ئالۆز و قورسە، لەگەڵەوەشە پرۆسەیەکی گەورەیە، هەنگاوێکی باشە لە بەشێک لەو دەوڵەتانەی کە پشت بە یەک سەرچاوی نەوت دەبەستن کاریان پێ کردووە و هەنگاوی باشیان ناوە، ئابوووریەکانیان بە ئاراستەیەک بردووە کە بەرەبەرە پشت ینی دەستبەرداری پشت بەستن بە یەک سەرچاوی داهات ببەستن گەڕاون هاتوون بۆ کەرتە بەرهەمدارەکانی تر کە بتوانن لە ڕێەوە کارێکی وا بکەن کاریگەری نەوت لەسەر ئابووری بە دیوەکەی ترا کاتە کاریگەری فاکتەری دەرەکی لەسەر ئابووری ناوخۆیی کەم کاتەوە لەگەڵیشە جێگیریەکی داوە بە ئابووری، یعنی ماکرۆ ئیکۆنۆمی بڵێن ئابووری هەمووکی وڵاتەکەی جێگیر کردووە، نایەڵێ کاریگەری دەرەکی لەسەری زۆر بەهێز بێ، لانی کە بگەر هەش بێ کاریگەرەکە کەمترە و نزمترە لەسەرەوەی کە هەبێ. هەمە ڕەنگی ئابووری چییە؟ میکانیزمێکە یا ئەکرێ بڵێن سیاسەتێکە کار لەسەر گۆڕانی پەیکەری ئابووری وڵاتەکە ئەکا. پەیکەرێک کە پشت بە یەک سەرچاو یەک کەردەبەستێ دەیگۆڕێ بۆی پشت بە کۆمەڵێک کەرتی ئابووری تر بەستێ بۆی هەرێک لەمانە بە ڕۆڵی خۆی بە ڕێژەیی ڕۆڵیان هەبێ لە پێکێنانی داهات کۆی بەرهەمی ناوخۆیی، ئەنی بە ئابوووریەکەی کاتە کۆی بەرهەمی ناوخۆیی لەگەڵەوەی کۆی داهاتی بودجەی هەرێ بودجەی وڵاتەکە. چەند ئێمە ئاستی هەناردەکردنی نەوت یا مەسڵ بۆ نێوکاریم کوردستان پشت بە نەوتە بەستێت، چەند ئەمە کەم بکەینەوە ڕۆڵی کەرتە بەرهەمدارەکانی تر کشت و کاڵە گەشتیاریە خزمەتگوزاری ئەمانە لەناو ئابووری زیاتر بکەین، ئەوەندە ئابووریەکەمان بەرگەی گۆڕانکاری نێودەوڵەتەکان و ئەقلیمیەکان ئەگرێن بۆی کاریگەری لەسەر ئێمە نەبێ. ئەمە خاڵێکێت دیوی ترەوەی کە پێوترێ گەشە پێدانی هاوسەنگ. ئێمە لە کوردستان لەبەرەوەی پشت بە یەک سەرچاوی داهات دەبەستیت، گەشەکردنی ئابووری کوردستان گەشەکردنێکی ناهاوسەنگە پشت بە یەک سەرچاوە دەبەستێ. ئەمە لە هەموو کاتێکە لە هەموو ساتێکە بە بەرزبوون و نزمبوونی نرخی نەوت کاریگەری لەسەر کەرتەکانی ترە بێ، کاریگەری لەسەر ئەدای حکوومەتە بێ، کاریگەری لەسەر ئەدای کۆمەلگە بەگشتی ئەبێ. یعنی ئەمە بۆ خۆی ئیشەکە. دیوەکەی تر ئەوەیە کە چۆن ئەم سەرچاوەیە کە ئێمە هەمە هاوسەنگ بە دیوەکەی ترە گەشەپێدانی هاوسەنگی ڕێژەیی پارێزگاکانیشە، قەزا و ناحیەکانیشە، شارەکانیشە. یعنی ناکرێت شارێکمان زۆر زۆر پێشکەوتوو بێ شارێکیشمان لە خوارەوە بێ. دوێنێ شەو لەگەڵ لەو بەڕێزانە کە پێکەوە بووین من وشینێکم هێنایەوە وتم ئەگەر مەسەڵەن خوێندەوارێکی زۆر باش لەگەڵ نە خوێندەوارێکە پێکەوە مناقەشە بکەن، دەبێت خوێندەوارەکە بێتە خوارەوە بۆ ئاستی نەخوێندەوارەکە، ممکن نە نەخوێندەوارەکە بەرز بێتەوە بۆ ئاستی خوێندەوارەکە. لەبەرەوە هەر ئابووریەک ناهاوسەنگی تیا بوو، ناهاوسەنگیەکە کاریگەری بڵێم خوارەوەی ئەوەی کە دواکەوتووە کاریگەری لەسەر ئەو لایە بێ کە پێشکەوتووە، لەبەرەوە دەبێت بێتە خوارەوە لانی کەم بە ڕێژەی هاوسەنگ بوون بۆی بتوانن ئەوەی بارەی پێوتێت تەغزەی یەککەن، یارمەتی یەک دەن بۆی پێکەوە بە بەڵانسەکانیان لانی کەم بە ڕێژەی بەڵانسێک لە بنێوانیان نەبێ بۆی بتوانین هەنگاو بەرەو پێشتر بڕۆن. چکە گەروانە بێ بەشێک ئەڕوان بەشەکەی تر لە دواوە ئەبێ، ئەم بەشەی کە ئەڕوان ناچارە بگەڕێت دواوە. ئێمە بنمونە مەسەڵ قەیرانی دارایی 2008 سیستەمی دارایی جیهان زۆر بەرەو پێش ڕۆشت، بەڵام سیستەمی بەرهەمێنانەکەی لە دواوە بوو. ئەوەندەی باڵم سەوداکاری لە ناو بازاری دارایی و بازاری نەختەکرا، ئەم بازارە زۆر لە پێش بوو، بازاری بەرهەمێنان لە دواوە بوو کە ئەم بازارە ناتوانێت لەگەڵەمە هاوسەنگ بێ، ناچار تووشی قەیرانە بێ، تووشی شکالێکی گەورە بێ. قەیرانی 2008 خۆکارەسەرێکیەکەی ئەم نابەڵانسە بوو لە نێوان بازارەکانە، بازاری بەرهەمداری و بازاری دارایی و بازاری نەختینی کە لە جیهانە هەیە. لەبەرەوە هاوسەنگی لە نێوان کەرتەکانی ئابووری، لە نێوان پێکهاتەکانی ئابووریەکە خۆی، لە نێوان شار و قەزا و ناحیەکانە ئەگەر بە شێوەیەک لە جوشەوەکان بە شێوەیەکی دروست بە باڵانس نەڕوە، ئەم ئابووریە ناتوانێت خۆی ڕاگرێ، بەرگەی کاریگەری دەرەکی ناگرێت لەوەی کە هەر کاریگەرێک لەسەری بێ کاریگەرەکە بە قورس ئەکەوێتەوە لەوەی کە سوکێتەوە لەسەری. لێرە قسە لەسەر خەسڵەتەکانی ئابووری کوردستانەکەین. یەکەم شت باس لە قەبارەی ئابووری هەرێمی کوردستانەکەین. خیاڵێن قەبارەی ئابووری قەبارەی بازار هەرێمی کوردستان نزیکی 6 ملیۆن کەسی تایە. ئەم 6 ملیۆن کەسە وەک کاک حوسێن بە دێمۆگرافیەکە بۆی کردین،
6 ملیۆنەکە بەشی زۆری گەنجە، ڕێژەی زۆری گەنجە، ئەم ڕێژە زۆر گەنجە، وزەیەکی گەورەی بەرهەمێنانە بۆ ئەوەی بخرێتە ناو پرۆسەی بەرهەمداریەوە. بەڵام بەداخەوە لێرە ڕێژەی بێکارەکە ئەجگار بەرزە کە نەتوانراوە سوود لەو توانە گەورەیە ببینین. دیوەکەی تر بەشێکی زۆری ئەوە لە ناو حکوومەتە، لە ناو حکوومەتیش کێشەیەکی ترمانەیە ئەوەیە ژمارەیەکی زۆر نزیکی 800,000 فەرمانبەر لە ناو حکوومەتی، ئەمە 800,000 پێویستی بە ڕایهێنانە، پێویستی بە چالاکردنە، پێویستی بە دەوراتی بەردەوامە بۆ ئەوەی لانی کەم ئەمانەش لە ناو حکوومەتە ئەدایان باش بێ. ئێمە دوو دیومانەیە، حکوومەتێکمانەیە کە ئەدایی لاوازە لەبەر ئەوەی پێکهاتەکانی ناو حکوومەت چ لەوەی کە بە یاساکانەوە بە فەرمانبەرەکانەوە لە ئاستی پێویستی ئەوە نین کە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی بەردەوام لە بازاڕ و لە دەوڵەتانی دەوروبەرمان ڕوئەدا ناتوانێت لەگەڵ یەکان گیر بێ. پێویستی بەوەیە ئەمە هەنگاوێکی بدرێتێ، پاڵێکی بدرێتێ بۆ ئەوەی ئەم شێوازە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری ناو حکوومەتە حتى تەنانەت یاساکانیشمان پێویستی بەوەیە پێداچوونەوەی وردی پێ بکەین بۆ ئەوەی کەم بتوانین ئەو بازاڕە لەگەڵ بازاڕە بێتەوە. کاتی خۆی لەگەڵ کاگازا زۆر جا باسی خوێندن و ئابووری بازارمانە کرد کە خوێندن دەبێ وەڵامی بازار بداتەوە، بەڵام بەداخەوە لای ئێمە ئەو خوێندنەی کە هەیە ئەو ئیمکاناتە خوێندەی هەیە ناتوانێت وەڵامی بازار بداتەوە بۆ مەفهومەی کە ئێمە دەرچوانی خوێندن ناتوانن لە بازار ئیش بۆ خۆیان بدۆزنەوە. ئەمە پێویستی بە سیاسەتێکی وردە کە دەبێ خوێندنی باڵا لەگەڵ وەزارەتی پلاندانان لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەم سێ پێکەوە ئیش لەسەرەوە بکەن چۆن ئەمە بە تەنسیق پێکەوە سیاسەتێکدا ڕێژن بۆی بە ئاراستەیەکی تر چۆن ئەم نابەڵانسەی کە لێرە هەیە چارەسەر بکرێ. دیوێکی تر ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی ڕێعیە. ئابووری ڕێعی واتە ئابووریەکە بەستراوە بە بازاڕی نێودەوڵەتیەوە. بازاڕی نێودەوڵەتیش وەک ئێستای بینین بۆ پێک بڕیارێکی داوە دەوڵەتانی خۆرئاوا بەرامبەری کەوتونەتە هەڵمەتێکی گەورەیە بەرامبەرەکەن بۆی لە پاشگەز بێتەوە لە بڕیارەکەی. یعنی زۆر جاروایەکە ئەم دەوڵەتانی خۆرئاوا کۆنتترۆلی بازاڕیان کردو بۆ اعتیبارەی ئەوان گەورەترین بەکاربەری نەوتن، ئەوان دەتوانن کۆنتترۆلی بازاڕی نەوتی جیهانی بکەن، بە تایبەتی هەرێک لەو دەوڵەتانە یەدەکی نەوتی لە ناو ئابوووریەکەی خۆی هەیە ئەتوانێت ئەوە بەکاربێنێ، هەر ڕۆژێ بەکاری بێنی یاری بە نرخی نەوت بکە و کاریگەری لەسەر ئەو دەوڵەتانە بێ کە بە پشت بڵێن بە شێوەیەکی سەرەکی پشت بەنەوت دەبەستن. ئابووری هەرێم ئابووریەکی خزمەتگوزاریە. ئەو ئابووریە خزمەتگوزاریە لاکەی تری کە مەفروزە بەرهەمداری بێ تێدایان نییە، بەشی زۆری لە کەرتی خزمەتگوزاری ئیشەکە حکوومەت خۆشی بۆتە کەرتێکی خزمەتگوزاری بار بەسەر ئابووریەوە لەبەرەوە بەشێکی زۆری داهاتی ئەم وڵاتەی نەوت لە ناو کەناڵەکانی حکوومەت سەرفە بێ، چ بە موچە چ بە پێداویستی ئیدارەدانی ناو دەوڵەتەکە. قسەیەکە ئەوترێ ئیدارەی بچووک ئیدارەی کارایە، ئیدارەی گەورە یعنی حکوومەتی قەڵا و حکوومەتێکی تەمەڵە، حکوومەتی بچووک حکوومەتێکی کارایە ئەتوانی ئیش بکە. ئێمە یعنی مەفروزە ئیش لەسەرەوە بکەین. ئەو حکوومەتەمان بێتە حکوومەتێکی بچووک، حکوومەتێک بێ بتوانێ یعنی ئەوەی کە پێوتێت تەختیتی تەشیری یعنی ئاراستەکار بێ، ئاراستەکاری ئابووری بێ بە چ ئاقارێکا بڕۆ لە جیاتی ئەوەی خۆی بۆتە موشەخۆر بەسەر ئابووری و بەشێکی زۆری پێداویستەکانی داهاتی ئەم وڵاتە کە مەفروزە بۆ وەبەرهێنان بڕوە بۆ خزمەتگوزاری ناو ئابووریەکە ماوەتەوە. یعنی ئەمە خاڵێکە کە جێ هەڵۆستەکردنە لەسەری. یەکێکی تر هەڵکشانی خێرای خەرجی حکوومەت بە بەردەوامی بە حکمی کۆمەڵێک فاکتەر یەکێک لەوانە هەڵاوسان بەردەوام حکوومەت داهاتەکانی خەرجەکانی ڕوو لە زیادکردنە داهاتەکانی ڕوو لە کەمبوونە. یعنی ئەمە نابەڵانسێکی دروست کردووە لە ناو پێکهاتی حکوومەت خۆی بۆی چارەسەر ناکرێ و ناشتوانێ یعنی بەدیوەکەی ترە یعنی ئەوەی کە بێمە سەری لەگەڵک کەرتی تایبەتە بۆمان چارەسەر ناکرێت. بەشێک لەمەی کاڵێن حکوومەت قەڵەوە حکوومەت ئەوەیە، ئەمە دادی ئەوە نادا حکوومەت لە مەسئولێتی ئەوە بپەڕێنینەوە کە قەڵەوە نابێ ئیشکە، بەڵام حکوومەت دەتوانێت بەماش پەیکەربەندی خۆی بکە، خۆی ڕێکخاتەوە لەکوێ ئەتوانێ ئەم فەرمانبەرە زۆرانەی هەیەی ئاراستەی و کەرتانەی بکە ئەو پێداویستیانی بکە پڕیکاتەوە. یعنی بە خۆمان ڕەنگە هەمومان ببیستین حکوومەت ئەڵێ فەرمانبەرم زۆرە، بەشی زۆری دایرەکانی حکوومەتیش بەدەست کەمی فەرمانبەرەوە ناڵێنن،
بە تایبەتی هەندێک ینی بۆ نمونەگەر قوتابخانەیەک وەرگرم قوتابخانەی وا هەیە 50 کارگوزاری هەیە قوتابخانەی واش هەیە کە مناڵەکانی خۆم لێ خوێنن پارە کۆکەینەوە پارەی خزمەتگوزارە دەین کە ئیشی ناو مەکتەبەکە بکە یعنی ئەم نابەڵانسیە یعنی بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێی ئەوترێ سیاسەتی مەحابات سیاسەتی من ئەمە خزم لێ وازی لێ بێنم ڕەفاقەتی تایە دۆستایەتی تایە مثلا حزبایەتی تایە ئەمانە وای کردووە بەشێک لەو مەشاکل ناوی حکومەت نەوێرین دەستی بۆ بەرێ حکومەت ناوێرێت دەستی بۆ بەرێ بۆ چارەسەرکردنی بنیادی ئیرتیکازی خاڵێکی تر بنیادی ئیرتیکازی مادی ئەم وڵاتە بۆ نمونە کارەبا ڕێگاوبان ئاو ئاوەڕۆ ئەمانەمان هەمووی نوقسانە هەموو ئەمانە پێویستی بە چاکردنە ئەمانە چاک نەکرێت ئەمانە ڕێک نەکرێتەوە ئەم بنیادە ڕێک نەکرێتەوە ممکن نییە بتوانین سەرنجی وەبەرهێنانی دەرەکی تەنانەت وەبەرهێنە ناخۆیەکانش بکەین بێن بەشداری بکەن لە بنیادنانی پرۆژەی بەرهەمداری نەک خانوبەرە و زانکۆ کە ئەوە بەتایبەتی دیوەکەی تریش بڵێم تەندروستی کە لە جیاتی گاپەکەمان بۆ پڕکردنەوە ڕەنگە گاپەکەی بلێ ئالۆسکرد کردبین کێشەکانی قورستر کردبین لەو کەتانەوەی باشتر کردوە لەبەرەوە یەکێکە لەو خاڵانەی کە مەفروزە خاڵێکی تر شێواوی پەیکەریمان هەیە ینی پەیکەری ئابووری کوردستان چ بە حکوومەت کە لایەکی گەورەیەتی و کەرتی تایبەت لایەکەی تریتی کەرتە بەرهەمداریەکان لایەکەی تریتی نەو لایەکەی تریتی ئەمە هەمووی شێواوە ئەمە هەمووی پێویستی بەوەیە جارێکی تر فۆرمەڕە بکرێتەوە سەر لە نوێ ڕێکخرێتەوە دوو خاڵەیە پەیوەستی بە هەموو ئەمانەوە هەیە کە زۆر گرنگن یەکێکیان بانقە بانق بە شادەماری ئابووری هەموو وڵاتێکدا ئەنرێ بەڵام بەداخەوە لە کوردستانە بانک غایبە لە ناو پرۆسەی ئابووری کوردستانە متمانەمان بە بانک نییە ئەم متمانە نەبوونە بە بانک کێشێکی گەورەی بۆ دروست کردوین کە ناتوانێ ئەمە تەغزیەی یا خۆراکدانی کەرتە ئابووریەکانمان بۆ بکاتەوە تەمویلی بکە یارمەتیان بدە بۆ نمونە ئەگەر ئێران بێنم بە نمونە ئێران یەکێکە لە وڵاتانەی ئەگەر بە قسە لەسەر خراپی وەزعی ئابووریەکەی بکەین 100 قاتی وەزعی ئابووریەکەم خراپە بەڵام ئەوەی هێشتوێتەوە سیستەمی بانقەکەیەتی کەس هیچ هاوڵاتیەک پارەی لە ماڵان نییە هەمووی لە بانقەکانە هیچ هاوڵاتێکی کوردستان نییە یعنی زۆر کەمی پارەی لە بانقە هەموو پارەکەی لە ماڵە متمانەی بە ماق نییە من پارەم لە ماقداناوە واستەم کردو وەرم گرتوتەوە کە ئیشم پێی بووە ئەی بۆ داینێم لەبەرەوە ئەم بێمتمانەیە ئەمە ئیشی حکوومەتە یعنی ئیش لەسەر ئەوە بکە متمانەیە بۆ بانق بگەڕێتەوە بۆ ئەیلانی کەم ئێمە کە پارەمان خستە بانق من پێم وانییە حکوومەت پێویستی بەوە بێ چاوەڕێ بکە من و تۆ چاوەڕێ ئەلانکردنی مەعاش بکە بچین موشەکەمان وەرگرین کە بانق قەبوو ڕەنگە ئەوە نەم ڕاکێشم بە کارتەکەم کە پێویستم پێێتی باقیەکەی لە بانقە ئیشی پێ ئەکرێ ئەکاتەکەوێتە ئیش بەڵام ئێمە ئەم سیستەمی بانقال چۆتە دەرەوەی هەرێمی بانقی لە بەڵام سیستەمی ئابووری کوردستان ئیشی پێ ناکرێت ئەمە یەکێکە لەو گرفتە گەورانی کامانە خاڵێکی تر کە ڕەبتە بەمانەوە ناوی کێبڕکێیە ینی ئەو سیستەمی منافەسە بەڕاستی غایبە لە کوردستانە ینی بەشێکی زۆری ئەو شوێنانەمە تقریبان وەکو احتیکاری لێ هاتووە مەسەلەن کرێ بڵێن احتیکاری قلە بۆ نمونە پرۆژەی وەبەرهێنان لە چەند کەسێک زیاتر بە کێ دراوە یعنی بۆتە هۆی دەوڵەمەندکردنی مەجموعەیەک ئەشخاصی لەناو کوردستانە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان وەبەرهێن نەبوو بن بەڵام لەبەر ئیمتیازاتی نزیکە لە من نزیکە لەو پرۆژێکی وەبەرهێنان دراوە تێ پرۆژەکەشی دوو دەست سێ دەست فرۆشتۆتەوە نەهێشتۆین کە ئەمە یەکێکە لەو ئیشکالە گەورانەی کە گومانی خستۆتە سەر پرۆسەی وەبەرهێنان لە کوردستانە بە تایبەتی خانوبەرە کە بۆتە هۆی ئەوەی با بڵێم بەڵانسی کۆمەڵایەتی کۆمەڵگا چینەکانی کۆمەڵگە بشێوێنێ کە داوتر لە لاسەنگیەکانە باسی یەکەم لاسەنگی ئابووری ئێمە ئابووری هەرێمی کوردستان ڕەنگە بەشێک لەوانە بێتەوە ئێرە بەدەست کۆمەڵێک لاسەنگی ئەناڵێن کە بە هۆکاری سەرەکی دروستکردنی بێکاری هەژاری هەڵاوسانی ئابووریە لە کوردستان دیارترینیان لاسەنگی نێوان بەشداری کەرتە ئابووریەکانی کوردستانە لە پێکاتەی کۆی بەرهەمی ناوخۆیی لە پێکاتەی بودجەی هەرێمی کوردستانە کە داهاتەکە بە مەسمان لە داهاتەکێتی ئەم کارتانە یعنی بۆ نمونە ئێمە وەزارەتی کشت و کاڵمانی وەزارەتی پیشەسازیمانێ وەزارەتی بازرگانیمانێ مەفروزە ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر حکوومەت دیدگایەکی ڕوونی وازحیە بێ دەبێت هەر یەک لەم وەزارەتانە لە ڕوانگەی ئەو دیدگا بنچینەی حکوومەت
ئەمانە دیدگای خۆیان داڕژن چۆن ئەم سێ کەرتە سەرەکیە ئەتوانن خزمەت بەو دیدگای بکەن پێکەوە وا لە یەکتر بکەن بە شێوەیەکی تەواوکاری یەک هاوکاری یەک بن ئابووری بەرەو پێش بڕێ ئەمە یەکێکە لەو ئشکالە گەورانەی کە لاسەنگێکی گەورەیە کە قسەکە لە سدەی سەر هەمەڕەنگی کە ئیش لەسەر چارەسەرکردین بکەین. دووەم لاسەنگی نێوان بەرهەمێنانی ناوخۆی و بەرهەمێنان دەرێکی مەبەستم لێرە لە سیاسەتی بازرگانیە. سیاسەتی بازرگانی لە هەرێمی کوردستان سیاسەتێکە خزمەت بە دەوڵەتانی دەوروبەرەکە خزمەت بە ئابووری کوردستان ناکە ڕۆڵی لە گەشەپێدانی ئابووری نییە بەقەدەر ئەوەی ڕۆڵی لە دواخستنی ئابووری و وابەستەکردنی ئابووری هەرێمی کوردستانە بە ئابووری دەرەوە. یعنی ئەگەر یعنی نمونەیەک بێنینەوە گومرگ لای ئێمە زۆر کەمە، یعنی ڕسمی گومرگی لای ئێمە کەمە. ڕسمی گومرگی بۆ نمونە ئەگەر ئێران و تورکیا بە نمونە وەرگین ئەو دوو دەوڵەتە پشتیوانی هەر هەناردەکارێکی خۆیان ئەکەن پشتیوانی بانکیە دەنێ ڕسمی گومرگی لەسەر کەمەکەنەوە بۆ ئەوەی دراوی بیانی باتەنەوە ئابوووریەکان هێنەوە. ئێمە بە پێچەوانەوە ئەو نەزیفەی مامۆستا هین لێرە و بەیانی پرسیارەکەی لە مامۆستا حوسێن کرد کاک مەولود نەزیفەکە لێرەوە دەست پێکە پارەیەکی زۆر لە ناو کوردستانە هەیە موچەیەکی زۆر دێ ئەو موچەیە سووری ئابووری سووری داهات لە کوردستانە سوڕێکە نەزیفە ئەچێ بۆ دەوڵەتەکانی تر بۆ کوردستان نامێن نەناو ئابووری ناجوڵێتەوە بۆ ئەوەی ئابووری کوردستان گەشەی پێ بکە بەڵکو ئەچێ بۆ دەوڵەتەکانی تر بە ئێران و بە تورکیا و بە سین و بە ئیمارات و بەمانە ئەم پارەی داهاتی کە ناو کوردستانە بەرهەم دێ ئەچێ بە دەوڵەتەکانی تر. یعنی ئەمە ئیشکالێکی گەورەیە وای کردووە لە ناو کوردستانە شوێنی دروستبوونی سەرمایە نەبێ. سەرمایە بە جۆرێک لە جۆرەکان ڕەوانی دەوڵەتەکانی ترێک لە ناو کوردستان نامێنێتەوە. بەدیوەکەی ترە ئەمە هۆکاری هاوردەکردنی هەڵاوسانی دەرەکی بۆ ناو کوردستان. کوردستان بە حکمی عێراق بووانە بەدەست هەڵاوسانەوە ناڵێنێ. هەڵاوسانی دەوڵەتی تورکیا و ئێران کە ڕێژەی هەڵاوسان لەو وڵاتانە زۆر بەرزە لە ڕێی هاوردەکردنی کاڵا و شمەکی ئەوانەوە هەڵاوسانمان لە وڵاتی خۆمان زیاتر و زیاتر بەرز کردوتەوە کە گرفتێکی گەورەی بۆ دروستکردن. نمونەیەک بێنمەوە ڕەنگە پەیوەندی بەوە بێ خۆم کتێبشت چاپەکەم. یعنی لە کوردستان ڕێگە ئەدرێ لە ئێران کتێب چاپ بکەین کە ئەگەڕێتەوە ڕسمی گومرگی لەسەر نییە بەڵام من کە ئەچم وەرەقە لە ئێران ئەکرم هێنم بۆ ئێرە ڕسمی گومرگی لەسەرە. یعنی بۆ کتێبەکە دەیان چاپخانەی گەورەی لە وڵاتە هەیە هەمووی بێ ئیش کەوتون ناچار لەبەرەوەی لەوێ هەرزانە کتێبەکانمان نێنێ لە ئێران چاپێکەن کە دێتەوە ڕسمی گومرگی لێ وەرناگیرێ بەڵام کە چاپخانەکە چێک وەرەقە ئەکرێ بۆ چاپخانەکەی ڕسمی گومرگی لەسەرە. یعنی ئەمە یعنی ئەم مەسەلەن نازانم ناوی بێنم چی ئەم تعاڕوزە ئەم تەناقوزەی کە لە سیاسەتی حکوومەت هەیە لە سیاسەتی تجاری ئێمە هەیە من نازانم یعنی ناو بنێم چی یعنی ئەمە بەقەدەر ئەوەی خزمەتی دەرەوەکە خزمەتی ناوەوەکە نیە ئەمە یەکێکە لەو ئیشکالە گەورانەی کامانە. خاڵێکی تر لاسەنگی نێوان پارێزگاکان خودی پارێزگاکان لەلایەک پارێزگا و لادیەکان لەلایەک تەنانەت ئەگەر بێمەوە بڵێم لە ناو یەک شار بەجیا جیاوازیەکی زۆر هەیە دیوێکی زۆر ینی مەسەلەن بۆتە ئەوروپای شەرقی دیوەکەی ترشی بۆتە ئەوروپای غەربی هەموو شتێکی تایە دیوەکەی تر تیای نییە دیوەکەی تر بەردەوام کارەبایە ئەبرێ مشکلەی ئاوێ هەیە ئەو دیوەی ترکە لە شوقا و لە ستیەکانە نە کارەبایە ئەبرێ نە ئاوێ ئەبرێ هیچ شتێکی هیچ مشکلەیەکی نییە دیوەکەی ترێتی. ئەم نابەلانسیە وای کردووە متمانە لە نێوان دوو چینەکەی مجتەماع تێکدا متمانە تێکدا متمانە نەهێڵە. ئەمە یەکێکە لەو ئیشکالانە بەڕاستی حکوومەت دەبێ ئیشی لەسەرکە یعنی ئەوەیە کە ناوم ناوە لاسەنگی نێوان چینە کۆمەڵایەتەکان یعنی خەریکە وەک ئەمریکای لاتینوان لێدێ هەموو ئەو ناوچانەی کە دەوڵەمەندەکانی لێژین سوورێکی گەورەی بەرزی بەسەرا کراوە بۆ ئەوەی لە ناوچە هاژارنشینەکان جیا بکرێتەوە. ئەمە یەکێکە لەو گرفتانە یەکێک مەسەلەن بۆ نمونە شاری پزیشکان هەیە شاری مامۆستایانی زانکۆ هەیە شاری نازانم چی هەیە ئەی خەڵک ئەی ئەگەر ئەم دووە پێکەوە وەک یەک تەونی کۆمەڵایەتی تەعاملیان لەگەڵ یەک نەبێ هەمووی لێک جابن چۆن بتوانین ئەم لە دواکەوتووە چۆن گەشەی پێبین گەشەی پێ نادرێت چکە بەردەوام بەرەو دواوە بە یعنی حەقد و کەرایەتی لا دروست دەکەی بەرامبەر بە چینەکەی تر. چینی ناوان چینی ناوەڕاست بە ئەوترێ سەمامی ئەمانی کۆمەڵگا بەداخەوە ئەم سەمامی ئەمانە لە کۆمەڵگەی ئێمە خەریکە لە ناوەچێت نامێنێ ئەمە
ئیشکالە قورسەکەی وڵاتی ئێمەیە کە دەبێت بە وردی بیری لێ بکەینەوەنی ئەم لاسەنگیانە ئەساسیاتن کە دەبێت بە وردی تەمەناکەم ئیشی لەسەر بکرێ حکوومەت بە دیدێکی وازەحتر ئیش لەسەرەوە بکە ئەم لاسەنگیانەی کە هەن بێگومان چەندینی تریش هەیە لە بەرەبەر کاتەرە ئەوەندە ئەڵێم چی بکەین ئێمە پێداویستەکانی هەنگاونان بەرەو هەمەڕەنگبوونی ئابووری یەکەم ئیشکالی گەورە لەم وڵاتە هەیە داتا و زانیاری بەداخەوە زۆر کەمە ئەوەشی هەیە لاوازە تعبیر لە واقعی هەرێمی کوردستان ناکات یعنی ئەمە یەکێکە لە ئیشکالەکان ڕاستە دەستەی ئامارمان هەیە ڕاستە ئامار هەیە ڕاستە ئەوە هەیە بەڵام ئامارەکانمان نادروستن ناتەبیعی ئەگەر هەبایە مەسەڵەن کاحسێن لەو زنجیرەی کە توێژە مەسەڵەن فئاتی عمری حساب کرد نەئەکەوتە ئەوەی احتیمال کە لەسەر 2004 بە ڕێنجی 2.8 وەریگرێ فۆرکاستی بۆ بکە پێشبینی بۆ بەرزکاتەوە دەبوو لە وەزاری پلاندانان هەبێت لە بەردەستمانە هەبایە ئێستا مەسەڵەن من لەسەر هەموو ئەوانە داتاکانم خستباتە ینی قسەمان لەسەر داتاکان کردە دوو بەڕاستی ناو حکوومەت خاڵیە لە ناوەندی توێژینەوە حکوومەت خاڵێ لە ناوەندی توێژینەوە بەدیوەکی ترە کەرتی تایبەتیش خاڵێ لە ناوەندی توێژینەوە ینی شتێک بڵێم ڕەنگە جۆرێک لە جۆرەکان زوڵمێکی تابێ لە کەرتی تایبەتی بکەم کەرتی تایبەتی ئێمە کەرتێکە لە قاچاقچێتیەوە هاتووە یعنی بنەماکەی ئەوەیە سەرمایەکی حەقیقی نییە لە پرۆسەی پرۆسەیەکی سەرمایە گوزاری بانقی ئەوانە پەیابوو بێت هاتبێت سەرمایەکەی بەشێکی زۆری لەوە هاتووە ئەم سەرمایە کە سەرمایەکی حەقیقی نەبێ ناتوانێت واقعی ئیش بکات لەسەر گەشەدان بە ئابووری کوردستان بەردەوام ئیش لەسەرەوە کات چۆن قازانج بکە بە خێرایی و پارەکەی زیادکە ئیش لەسەر ئەوە ناکە بیر لەوە بکاتەوە پرۆژە دروستکە پرۆژەی بەرهەمداری دروستکە قازانجەکەی دوای 5 ساڵ بێ و 10 ساڵی تر وەرگرێ ئەمە یەکێکە لەو ئەساسیەتانەی کە لە ناو ئەوانەیە بەڕاستی ناوەندی توێژینەوە زۆر زەرورە هەمان بێ چکە هەمە ڕەنگکردنی ئابووری پرۆسەیەکی قورسە پێویستی بە توێژینەوەیە پێویستی بە داتای دروستە داتای دروستم نەبێ ئیشەکەم نادروست دەرەچێت ینی لە وەزارەتی پلاندانیان عراق ڕەنگە دکتۆر وشار زانیان نووسراوە پلان بەبێ داتا نابێ گەشەکردنی ئابووریش بەبێ پلان نابێ یعنی داتای دروست بەرەو توێژینەوەی دروستمانەبە بەرەو پلانی دروستمانەوە بەرەو گەشەپێدانی ڕاست قینەمانەبە کە نەبێ ئەومان لێخرە پێ دووەم شت کە بینە سەر خاڵی دووەم گەشەپێدانی هاوسەنگ ئەوەی پێوتێ گەشەپێدانی هاوسەنگی ئابووری چۆن دروستە بێ یەکەم خاڵ دەبێت سیاسەتی ماکرۆ ئابووریمان جێگیر بێ مەبەستم بانکە سیاسەتی داراییە سیاسەتی بازرگانیە ژینگەی کارە مەبەستم لە ژینگەی کار یاسا و تەشریعاتەکانە یعنی بۆ نمونە اینجا هەمواری یاسای وەبەرهێنانە کە یاسایەکە دنیایەک مەسەڵەن گلەیی لەسرە لەگەڵ زۆر لەوە پێشتەویستانە مەسەڵەن باج ئەم سیاسەتانە سیاسەتی جێگیر نەبن سیاسەتێک نەبن دروست نەبن ژینگەی کارمان ژینگەیەکی دروست نەبێ ممکن نییە سەرمایەداری بیانی کە بمانەوێ وەبەرهێنەری بیانی بێنی ناو ئابووری کوردستانە ممکن نییە بێت چونکە کە دێ سەیری ستراکچەری ئابووری کوردستانەکە سیاسەتەکەی لا سەنگە و سیاسەتێکی ناجێگیرە یعنی ڕەنگە زۆر جار ئیمڕۆ بڕیارێکە دێن بیانی بڕیارەکە گۆڕین یعنی ئەمانەوە ئەکا بەڕێکین ینی باش ئیشەکانمان بە باشی نەڕۆێنی ئەمە وای کردووە مەسەڵەن بەشێک لەو سەرمایی تەنانەت ناوخۆیەکەش وەکو پێویست نێتە پێشەوە چونکە ئەگەر بێم لەسەر ژینگەی کار قسە بکەین بۆ نمونە یاسایەکمان نییە کاری کەرتی تایبەت ڕێک بخە یاسایەکمان نییە کاری کەرتی تایبەت لە وڵاتە ڕێکخە هەمووی ئیشەکە کەس نازانێت چۆنە کەرتی تایبەت ئیشەکە کێ دیاری کردووە ئیتارەکەی چییە لە چی ئیتارێکە بۆ هی ئیشکە لە چ کەرتێکە بۆ هی ئیشکە کێ پێ وتووە لەمە ئیشکە یعنی وای لێ هاتووە دەستگای وەبەرهێنان بە حکمەوەی ئاگاداریم خۆی بۆتە پاشکۆی وەبەرهێنەرەکان وەبەرهێنەکە دێڵێ من پرۆژەیە ئەەکەم ئەوش خواخۆیەتی بۆ ئەوەی بڵێ من ئەوەندەم ئیش کردووە ینی بەیانی شتێک وڵا ئەوەندە وەبەرهێنانم کردووە خواخۆیەتی ئەوە بەرهێنە بە بۆ لای بەڵام ئەم ئاراستەی وەبەرهێنەکە ناکە بڵێ تۆ بڕۆ ئەو کەرتە لەوێ گاپمێ بۆم پڕکەرەوە یعنی ئەمە ئیشەکە لە نێوان حکوومەت و کەرتی تایبەتە
کەرتی حکوومەت هەندێک کاری پێکرێ کەرتی تایبەت هەندێکی ترە توانێت بکە ئەو ئیشانەی کە حکوومەت پێی ناکرێ ئەکرێت بە کەرتی تایبەتی بکەین بەڵام لەبەر ئەوەی ئێمە لە ڕێگەی دەستەوە بەرێنانەوە نەمانتوانیوە کەرتی تایبەت ئاراستەی ئەو گاپە بکەین کە پێویستمان پێێتی نەمانتوانێ گاپەکانمان پڕکەین نەمانتوانێت مشکلەکانمان پڕکەینەوە یعنی ئەمە بۆتە ئەوەی مەسەلەن ئێمە ڕەنگە ئێستا دنیایەک ستیمان دروست کردبێ ئێستاش هەر دروست دەکرێ بەشێکی زۆریشی بەتاڵە بن ڕەنگە خەڵکە ناسم 50 دانی کە 50 شوقی کڕیوە یەک تاک ئیماری خۆی کڕیوە کەسیشی دیانە پێویستمان پێێتی ئایا بە نیشتاو جێبوون کێشەی کرێچیەکانمان حەل کرد بێگومان نەخێر خانومان بۆ کێ دروست کرد بۆ ئەوە دروست کرد کەیەتی بۆ ئەومان دروست نەکرد کە نیەتی یعنی ئەمە هی ئەوەیە کە پێداچوونەوەیەکی ورد لەمانە بکرێ دوو یعنی یەکێک لەو شتانەی کە حکوومەت دەبێ بیگیرێتە بەر استراتیجیەتی پیشەسازی جێگرەوە یعنی سیاست صناعة إحلال الواردات یعنی حەقا ئێمە بیر لەوە بکەینەوە ئەو شتانەی کە زۆرترین هاوردەیەکن لە بازاری کوردستانە صرف ئەبێ ئەخرێت لە بەتایبەتی پیشەسازی خۆراک مەفروضە هیچ کوێن ئێمە لانی کەم حەڵقە زەعیفەکەیەتی تەکنۆلۆژیایەکی زۆر قورسی ناوێ دەستی کاریشی زۆرەوێ ئیش لەسەرەوە بکەین ئەوە بنیاد بنینەوە یعنی ئەوەی کێکە لەو ئەساساتانەی کە هەمەڕەنگی ئابووری ئیش لەسەرەوە کە بۆ ئەوی بتوانین کەرتی پیشەسازی بەتایبەتی کە کشت و کاڵ و پیشەسازی پێکەوە هەماهەنگیەکەن لەوەی پیشەسازی خۆراک دروست کرێ ئەکرێ ئەمە ببێتە سەرچاوەیەکی داهات هەم بۆ بودجە هەم بۆ کۆی بەرهەمی ناخۆیی ئەم وڵاتە باش یەک خاڵیتر و بەشداریکردنی کەرتی تایبەتەوە قسەمان لێ کرد خاڵێکی تر میزەی ڕێژەی پارێزگاکان شتێکی پێودەی میزەی نسبی شارەکان دەبێت تێبگەین ئەم شارە بە چی ئیمکانیەتی پۆتەنشڵ ئەم شارە چییە ئیمکانیەتی ئەم شارە چییە چۆن بین ئەمە بکەین ناکرێت بە یەک چاو سەیری هەموو پارێزگاکانی کوردستان بکەین دەبێت هەر شارەی پێداویستەکانی خۆی چییە ئیمکاناتەکەی چییە لەسەر ئەساسی ئەو ئیمکانیەتە بین پلان بۆ ئەوە دانین ئەوە گەشە پێبین ناکرێ ئەمە بە چاوێک سەیریکەین دۆک چی پێویستە ئیمکاناتەکەی چییە چی تیا ئەکرێ بین ئیش لەسەرەوە بکەین هەولێر چی تیا ئەکرێ ئەوی بکەن من زۆر سپاس بۆەوەی کات لەوە نەگرم ئیتر باقیەکە بۆ ناخەشەیەمەوە دەستان خۆش بوو